بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لەم ئەڵقەتاسەی بەرنامەی سۆراخی مێژوودا قسە لەسەر زمان بکەین وەکو کەرەستەی زبری نێو ململانیەکان دەپرسین ئایا زمان وەکو کەرەستەیەکی زبری نێو ململانیەکان مێژوو کردە ئایا ململانیەکان لە هەرێمی کوردستاندا تا چەند لە ڕووی زمانەوە تەجاوزیان کردو بۆ سەر کاغەز و قەڵەمەکان و دوجار ئەوەشی وەک لە مێژووا دەیبینین تەجاوزیان کرۆ بۆ لولەی تفەنگەکان ئایا زمانی ڕەخنە لە کوردستان زمانێکی لۆژیکیە یاخود ئەو ڕەخنەیە کە زیاتر بەریەکەوتن بەرهەمەهێنێت ئایا زانکو و ئەکادیمیا و زانستگاکان چیان کردووە بۆ ئەوەی قسە لەسەر بە زانستکردنی ڕەخنە بکەن یاخود ئەکادیمیاکان لە ڕووی ڕاگەیانەوە چیان کردەوە بۆ ئەوەی زمانی ڕاگەیاندەکان زمانێکی ئەندازەیە زمانی لێگەیشتن بێ ئایا زمان لە هەرێمی کوردستان لە نێوان هێزە سیاسیەکانە و لە نێو بزوتنەوەکانە ئەوشی لە ماوەی 100 ساڵی ڕابردوو تا بە ئێستا ئەگا زمانێک بووە لە پێناوی بەرژەوەندی گشتیدا یاخود زمانی بەرهەمهێنانەوەی دووبارە تونند و تیژی و هەروەها لێک دوورخستنەوەی یەکتری بووە هەوڵ دەدەین لەم ئانوساتەدا کە لە نێوان هێزە سیاسیەکانە لە کوردستان ئەندازێک ململانیەکان تونند و چڕ بۆتەوە بە تایبەتی لە سەروبەندی پرۆسەی ڕێفراندۆمدا قسە لەسەر ئەم تەوەر و باسانە بکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆری ئیسماعیل سەید ئیبراهیم بەرزنجی مامۆسای زانکۆ و توێژەر لە ڕەخنەی ئەدەبی دکتۆر هێمن مەجید توێژەر لە بواری ڕاگەیاندن و مامۆسای زانکۆ بەخێربێن بۆ ستۆدیۆی سۆراغی مێژوو دکتۆر ئیسماعیل ئەو زمانەی ئێستا لە کوردستان بەکارهێنرێ ئێوە وەکو توێژەرێ لە بواری ڕەخنەی ئەدەبیە ئایا ئەم زمانە زمانی ڕەخنەی لۆژیکیە و بۆ ئیدارەدانی ململانیەکان یاخود زمانێکە زیاتر ململانی تونند و دوورکەوتنەوە لە یەکتری بەرهەمەهێنێت بە تایبەتی ئەگەر ئەندازێ بچینەوە بۆ مێژووی ڕابردوو ئایا ئەوە درێژکراوی ئەو مێژوویە تاوەکو ئێستا بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان سوپاس بۆیەوە سەبارەت بە زمان و بەکارهێنانی لە هەر کایەک لە کایەکانی ژیانە ئێمە پێویستە سەرەتا زیاکاریە بکەین لە نێوان دوو مەفهوم یاخود دوو چەمک لە زمان ئەویژێکیان زمانەکە لە بە شێوە ئەبستراکتە مجەڕەدەکەی بوونی هەیە جۆرەکەی تریان بریتێ لە قسە واتە بەکارهێنانی ئەو زمانە ئەوەی یەکەمیان بریتە لە کۆمەڵە یاسا و ڕێسای دامەزرا و لە ناو زەینی هەریەکێک لە ئێمە یان لە قسەکەران بە زمانێکی دیاریکرا و ئەوە جیاوازی نییە لە تاکێکەوە بۆ تاکێکی تر هەموو تاکەکانی کۆمەلگا ئەو زمانە بەدەست ئەهێنن ئیتر ئەگەر زمانی دایک بێ بە شێوە سروشتەکەی و ئەگەر زمانی فێربوون بێ لە ڕێگای فێربوونەوە بەڵام هەرچی قسەکردنە بریتە لە بەکارهێنانی تاکە کەسی بۆ ئەو یاسا زمانیانە ئەوەی کە جەنابت مەبەستە هەڵبەت بەشی دووەمە کە لە عەرەبیا کەلامی پێوترێ قسە جیاوازەکەی لەگەڵ زمانە ئەوەیە کە قسەکردن شێوازێکی داینامیکیە لە بەکارهێنانی زمان ئەبستراکتە مجەڕەدە یعنی کۆمەڵە یاسای سکوونیە بەڵام قسەکردن بەکارهێنان و تەحریک و جوڵاندنی ئەو یاسا زمانیانەیە لەلایەن تاکە کەسەوە جا کاتێک کە زمان شێوەی تاکە کەس وەرئەگرێ یاخود بڵین بەکار ئەهێنرێ لەلایەن تاکە کەسەوە کەسایەتی ئەو کەسە ڕەنگ ئەیاتەوە لە ناو زمانەکە لە ناو ئوسلوبی قسەکردنەکە بۆیە من ینی پێم باشترە لە زیاتری بڵین زمانی فڵانشت بڵین شێوازی بەکارهێنانی زمان لە فڵان بوارە مەسەلەن شێوازی بەکارهێنانی زمان لە بواری ڕاگەیاندنە لە بواری ڕەخنەگرتنە لە بواری حیوار و دیالۆگە ئەوانە کۆمەڵێک شێوازن کە جۆرێک لە بەکارهێنانی ئەو زمانە ئەگرێتەوە جا هەرچی قسەکردنە یاخود بڵین ئەو شێوازی بەکارهێنانەیە کاریگەری زەمان و مەکانی لەسرە کاریگەری کولتور و سەقافەی کۆمەلگای لەسرە کاریگەری تاکە کەس سۆز و هەڵچوونەکانی تاکە کەس یعنی گرنگترین شت لە ئوسلوب لە زمانە بریتە لە ڕنگدانەوەی ئەو هەست و سۆز و غەرائیزانەی کە کەسی قسەکەر هەیەی بە جۆرێک لە شوحنە بە جۆرێک لە بارگاوی بوون یعنی ئەچێتە ناو ئوسلوبی قسەکردنیەوە جا ئەگەر هاتوو ئەو تاکە کەسە خودە و کەسایەتی کە قسە ئەکا کەسایەتێکی مەسەلەن ئەکادیمی ڕۆشنبیر بوو بێگومان هەست ئەکە کە ئوسلوب و شێوازی قسەکردن و بەکارهێنانی زمانی شێوازێکی جیاوازە لە کەسێکی تر کە جۆرێک لە کولتور و سەقافەی تری هەیە ئەمە بگەڕێنەوە کەمێک بۆ دواوە بۆ مێژووی خۆمان لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا زۆرجار بەریەکەوتنەکان لە ناو مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورداوە ناکۆچی هەبووە کەمتر قوبوڵکردن هەبوو ئەگەر بوو بێتیش لە کۆمەڵە ساتەوەختی دیاریکراوە بووە دیارە ڕوونە ئایا ئەم ئیشکردنی زمان ئەوەی وەکتۆوت یا شێوازی یا کەرەستەی یا زمان وەکو گزارشتێکە نەتوانراوەکو پێویست لە یەکگەیشتنەوێ
ئایا ئەمە حزورێکی بەرچاوی هەبوو ئێوەکو توێژەرێکی زانستی لەو بوارە؟ بەڵێ بێگومانیانی ئەوە درێژکراوی مێژووە ئەو جۆرە ئوسلوب و ئەو جۆرە بەکارهێنانەی زمان، چونکە زمان بە وەکو کوردەواری ئەڵە بە 52 ڕۆژێک یان بینە عشیەتی وەضحا زمان نابێتە کەرەستەیەکی تونند و تیژی یاخود کەرەستەیەکی ئاشتی کۆمەڵایەتی یان هەر بوارێکی تر. ئەوە پێویستی بە زەمن هەیە کەوا کاریگەریەکانی کۆمەلگا هەموو کاریگەریە کۆمەڵایەتی و سیاسی و مێژوویەکان کە ئەبنە کارتێکەر لە کولتوری ئەو نەتەوەیە کاریگەری لەسەر زمانەکەش دروست ئەکا ئەوە ئەو کاتە. بۆیە ئێمە ینی لە مێژووشە ئەگەر زمان بە شێوە زبرەکەی یاخود بەو شێوەیە کەەوە عواتفی تند بەریەککەوتن دروست بکە لە مێژووە حزوری هەبوو بێ هەمان ئەو درێژکراوەیە بۆ ئێستش هەیە لەبەر ئەوەی ئەوە ئەتوانین بڵێن جۆرێک لە کەسایەتیمانە هەیە، جۆرێک لەو کولتورەی کە هەمانە ئەوەی بەرهەمهێناوە بۆیە زمانەکە ڕنگدانەوە ئەوە، چونکە زمان بیرمان نەچێ بەشێکە لە کولتور. ئێمە کولتور بە شێوە فراوانەکەی بریتە لە شێوازی ژیانی کۆمەلگا، هەر کۆمەلگایەک بە چ شێوازێک ئەژی چۆن بیر ئەکاتەوە چۆن دەرئەبڕێ ئەوە پێی ئەوترێ کولتور. بۆیە زمان بەشێکە لەو کولتورە کەواتە کاریگەری ئەو کولتورە بە سەلبی و بە ئیجابی لەسەر زمان دروست دەبێت. زۆر سپاس دکتۆر. هێمن بەشی کۆتایی وەڵامەکانی دکتۆر ئیسماعیل وەرەگرم، یعنی کولتور تا چەند کاریگەری هەبووە؟ ئێوە زۆرجا ئیش لەسەر هەندێک شتەکەن بە تایبەتی ڕاستکردنەوەی وشە و خۆی بۆ خۆی وشەش لەناو ئەم کەلتوری ئێمە کاریگەری هەبووە. ئێمە ئەوەی کە بەکار هاتووە لە ڕابردووە لە ناو مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورە حرەکەی سیاسی کوردی ململانەکان بەشێکیان زۆرجار لە ڕێگەی نووسینەکانەوە بۆ لە ڕێی مانیفێستەکان بەیان نامەکان لە ڕێی ڕۆژنامە و گۆڤارەکانەوە نووسین ئیسیفزازی تیا دروست بووە بە تایبەتی لە بەکارهێنانی وشە. یعنی تا چەند بەکارهێنانی ئەم وشانە لە ژێر کاریگەری و لە ژێر تارمایی ئەو کەلتورا بۆ کە ئێمە چەندین ساڵ بۆ 250 لەگەڵانەرم کردەوە هەروەها کەلتورێک بووە میشە کەلتوری ژێردەستەیی بۆ بە جۆرێ لە جۆرەکان پەرچەکردداری تیاتروز بۆ نەقبولکردن. سەرەتا سوپاس. بەڕاستی هەروەکو جەنابی دکتۆریش باسی کرد مەسلەی تۆ زمان بە شێوەیەکی ئەکادیمی و مەسەلەن با بڵین علمی و ئەم شتانە شتێکە بەکارهێنانەکەشی لە شتێک هەروەکو چۆن ئەخلاق مەجموعەیە قوانین و یاسا و ڕێسایە، بەڵام کە دێتە سەرواری تەطبیق ئەتوانین بە شتێکی ترە ئەوە عیلاقی بە نەفەرەکانەوەی چۆن تەطبیقی ئەو قوانین ئەوهینا ناکەن. زمانیش وایە زمان بەڕاستی خۆی ڕفتارە ینی سلوکە هەڵسوکەوتە هەر سلوکێکیش بەپێی ئەوەی کە زۆربەی توێژینەوەی سلوکیەکان کە قسەی لەسەرەکەن دەروون ناسە سلوکیەکان قسە لەگەن ئەڵێ معتەقەدێکی لە پشتەوەی ینی بیر و باوەڕێکی لە پشتەوەی ئەمە ئەم بیر و باوەڕەیە وا لە تاکە کا بەو شێوەیە زمان بەکاربێنێ. ینی ئێمە معتەقەدیش چییە؟ خۆ بەشێکە لە کللتور ینی زایندەی ئەو کللتورەیە. مەسەڵەن ئێستا بۆ نمونە با زۆر نەچینە بواری ئەکادیمی و نەزەریوە زیاتر بەعمەلی بکەینەوە. مەسەڵەن هەر خۆی بڕۆن ناو مجتەماعی ئێمە ناو کۆمەڵی ئێمە سەیرەکەی مجموعەیە توێژ و چین کۆمەڵەکەت پێک دێنێ هەر توێژەی نەوعە لە زمانی دەردی دکتۆری وتی با شێوازی زمان بەکارین شێوەی بەکارێنان یا باسە لەوە ئێمە پێڵێن زمانی ڕاگەیاندنی و لەو شێوەی لە زمان کە لە ڕاگەیان نابەکاردێ بە هەردوو معناکە سەیرەکەی جیاوازی خۆی هەیە. بۆ نمونە ئێمە من بۆ خۆم خوێندکار بووم لە ئامادەی سلێمانی لە ساڵەکانی با بڵێن هەفتاکانە متەوەسەی سلێمانی استادە سیر مەکرێ ئێمە خەڵقی عقاریمە لەگەڵ بوو ئێمە خۆمان خەڵکی شوار باغ بووین دوو زمانی تایبەتمان نەبوو. هەندێ چەمک لای ئێمە هەبوو لای ئەوان نەبوو، هەندێک چەمک لای ئەو هەنەبوو لای ئێمە نەبوو. ئەمە عیلاقەی ینی تۆ ناکرێت زمان تەجرید بکەی ینی ڕووتی بکەیتەوە لە ئەو واقعە کۆمەڵایەتی کە تایەتی. بۆ نمونە تۆ باسی ئێستاکەی باسی تاریخی ئێمەکەی بۆچی زمانی زبر بەو شێوەیە گەشەی کردووە و زۆرە و کاریگەریە و تەنانەت ئەچێتە ناو ینی ئەبێتە فاکتەری کاریگەر لە ململانە سیاسی و ململانە کۆمەڵایەتیەکانە. بۆچی؟ ئەمە عیلاقی بۆیە کۆمەڵی ئێمە دابەش بووە بەسەر مجموعەیە چین و توێژە کە هەریەکە بەرژەوەندێکی جیاوازی هەیە تایبەتی هەیە بەرژەوەندەکان جیاوازن. مەسەڵەن ئێستا بۆ بواری ڕاگەیاندن بابگەڕینەوە ئەو چەمکە ئەو زاراوە ڕاگەیاندنەی کە لە هەولێر بەکاردێ لێرە بەکاری ناهێنین بڕوا ینی من دڵنیاشم کە بە تعلیمات بۆیان چووە ئەوە لەوێ بەکارهێنرێەوە لێوێ بەکاری مێنە
مەسەلێ کەواتە ئەوە تاکەکان نین و عیلاقی بە زمانی مجەڕەدەوەنی بەس ئەو واقعەیە دەیسەپێنێت تۆ زمانی زبرتە بێ بڕای تۆ دکتۆر بوو ینی ئەمە پێ دوایە درێژکراوی ئەو مێژوەی ڕابردووە کە ئێمە خۆمان هەموو ڕەخنەیەکەینەوە ئەڵێن کەمتر ئێمە زمانێکی لێگەیشتن و حیوارمان نەبووە بەڵکو ئەمە لە ماوەی بۆ 100 ساڵی ڕابردوو ژوەرگرە لە دوای جەنگی یەکەمی جیهانی کۆتایەت و سەردەمی بۆ نەگەر لە باشوور باسیکەن سەردەمی حکوومەتی شێخ مەحموود و ئەوە ئێمە بگەڕێنەوە بۆ ئەو کاتانە یعنی پێ دوانی ینی ئەمە بە جۆرێ لە جۆرەکان ڕەگی لە قوڵای ئەم مێژوایە و هاتووە بە ئێستا گەشتوێتەوە بۆ بە کەلتور وەک خۆشتان وتان بە دڵنیاییەوە بە دڵنیاییەوە عیلاقی بە ماهیەتی تەرکیبی ئەو کۆمەڵەوە هەیە کۆمەڵی کوردی ئەوەندەی ئێمە ئاگامان لێبی ئەوەی لە باپیرانیشمانەوەیە لەم کۆمەڵەیەکی من زۆر جاهین بۆ وای لات کۆمەڵی خێڵەکی و هەتا ئێساش لە ناو خێڵە ئەژی ینی تەجاوزی خێڵی نەکردووە مادەم وایە تۆ زمانی کوردی زمانی خێڵە ئێستا تا ئێستا زمانی خێڵەکانە مەسەلەن بۆ نمونە یعنی تۆ تەسەور ئەگەر ماوەیەک کە بەردەوام بووایە ئەوەی دیگەڵا مەسەل دێگەڵە لە بێژەوە ئێستا زمانێکە دەبوو بە ناوی سۆرانی زمانی سۆرانی و زمانێک یعنی کەواتە معایرێکی علمی ئەکادمی واقعی نییە بۆ ئەوەی داژە بەس سراعاتی بینی ئەو چین و توێژانەیە یان ئەو جەماعەتانەیە کە ململانەیەکەن لە کوردستانە بە تەکید ئێستا لە سلێمانی هەر ئەو زمانی لە سلێمانی بەکاردێ زۆر جیاوازە و زمانی لە هەولێر بەکاردێت لە بواری ڕاگەیاننا لە بواری خوێندنە کاکە ئەمە لە خوێندکارە وەڵی قوتابی یعنی تۆ توێ بڵێ ببوورە ینی وشش بۆ خۆی جگە لەزا وشە ینی شێوازی وشە هەم لە ڕووی فۆرمەوە ناوەڕە وازێ بێن ئەوش بۆ خۆی کاریگەری هەیە بەتەکید وایە مەسەل ئێستا من ویستم یەک سەرنجی زۆر ڕاست حتا مەسەلی تەرجمە وەرجێڕان بەڕاستی وەرجێڕان ئێستا زۆر بە سانایی لێرە بە سەرماناتی ئەپەڕێ لەبەر ئەوی ماناکان و نەبێ ئەو لەو لە شوێنێکەوە دێ بۆ نمونە من وشەی لایف مثلەن ژیان تەرجمەکەم بۆ ژیان یا حیاتی عەرەبی تەرجمەکەم بۆ ژیان کە لە ئەساسە ئەگەر بە مقیاسێکی ئەکادیمی سەیرەکی تەرجمەیەکی غەڵەتە ژیان معنای حیات نییە نە بە معنای لایڤش نییە بۆچی تۆ ئەگەر بە دەردی دکتۆریش تاکید دێسەر ئەگەر زمان لەسەر ڕۆیایی ئەو کەسەوە چۆنی بەکاردێنێ کەسێکی ئینگلیزی چۆن لەفزی ژیان بەکاردێنێ و چ معنایەکی هەیە لای ئەو ژیان سەیرەکەی هەمان معنا نییە بۆ ژیان لای من ژیانی ئەو درۆنەکردنە نازانم چییە ئەو ماسەفاتانی هەیە لای من بریتە لە درۆ عادیە بێوەعدی دیارە یان ژیان ینی با بڵێن سوورەیەکی زیهنی ژیان هزرەوێنایەکی ژیان لای ئێمە جیاوازە لە هزرەوێنایی ئەوەی کە بۆ لایفیانە یا بۆ شوێنێککە بۆ هین هەیەی کەواتە تۆ ناتوانانی لەو تەرجمە زمان زۆر حساسە بەڕاستی دەکری ئەمە من ناچمە بواری زمانەوە لەبەر پسپۆرێکی زمان ئێستا بخۆی وجودیە بەڕاستی ئەمە عیلاقی بەوە هەیە تا ئێستا پسپۆڕانی زمان تا ئێستا هەر لە ڕواڵە تاکاریان لەسەر زمان کردووە نەچوونە ناوەڕۆکەکەیەوە بۆیە هەر زۆر با یارمەتیشی بم قسەیەکی باوەیە ئەگەر نەچینە سەرەوە بابەتە لە ناو ئەدەبیاتی کوردی ئاوترێ عنی تەرجەمە خیانەتە جۆرێکە لە ناپاکی بەو ماتایی کە وەکو تۆ فەرمووی یعنی ئەو ناوەڕۆکە مەرج نییە کە ئەو مەبەستێتی تۆ بیگەێنی بە زمانێکی جیاواز بەتەکید ئێستا ئینسان لەوێ لە مجتەمەعاتی متەقدیمە معنایشی هەیە لای ئێمە معنایشی هەیە تۆ ناکرێ من بۆ ئینسان یا مەسەڵەن هیومان بینگ بۆ ئینسان بەکاربێنی دەبێت لەگەڵ ملاحەزەیە لە خوارەوە بنووسی ملاحەزەم دەدا دکتۆر ئەگەر ئێمە هەروەکو سەرەتای پرسیارەکەش پرسیارم کرد یعنی پێ وایە ئەم خراپ حاڵی بوونە ئەمە حاڵەتێکی نێگەتیوی لە ناو حرەکەی سیاسی ئێمەشا دروست کردووە کە بە عقارێکی وکو ئێستای گەیانین زۆر جار ئینسان ناومێت ئەبێ لە بارودۆخێکە تیاژیت پێ وایە هەر بۆ خۆی ئەمە تەجاوزی کرۆ بۆ ناومێدی وحالەتێکی نێگەتیف بەتەکید بەڵام من یەک ئیزافە ئەەکەم ئەوە تەبەن واقعە بزاوتە سیاسیەکانیشن خۆیان لە دەوڵەمەندکردنی ئەم سرا ئەزمانیەیە مثلەن ئەم هەفووە و ئەم فەوزە ئەم با بڵێن پشێوێ زمانیە بۆ خۆیان کاریگەرن لە بەروی بە ئەسا لە ئەخیرا بە خازانجی خۆیان بە ئەشکێتەوە دوای ئەوە جاریچکە بەرهەمێنانی ئەم جۆرە لە زمان ئەم پشێوێ لە زمانە بۆ خۆی هەر بە قازانجیان نشکێتەوە و لە هەردوو حاڵەتە یەکەم تەفریقاکەن دووهمیشیان بەکارهێنانەوەی
ئەم زمانە پشێوە لەلایەن خەڵکەکەشەوە جاریشکە بە قازانجی خۆیان ئەگەر ئەم زمانە بۆ خۆی بێتە زمانێکی هاوبەش و لێ گەیشتن ئەمانەش بۆ خۆیان دوجار زەرمان دەبنتیایە بەتەکید من نازانم ئەوەنی قەناعەتم وایە زمان یەکێکە لە هەرە فاکتەرە گەورەکانی بوونی کۆمەڵێک یعنی مستحیلە تۆ بتوانانی لە ڕێی زمانەوە هەموو توراسی ئینسانی نەقلەبی ئۆپارێزرێ ئەجا دوایەوە حتا لە بواری ڕاگەیاندنە زمان وەزیفەیەکە لە وەزیفەکانی کۆمۆنیکیشن کە بەداخەوە لە هەموو توراسی ئەکادیمی ڕاگەیاندنە لە کوردستان و لە عێراقیشە بەو شێوەیە وەرناگیرێ کە زمان وەزیفە دێمە سەر ئەو تەوەرەیە دکتۆر ئیسماعیل ئێوە هەردووکتان کۆکن لەسەرەوەی کە باسی کاریگەری کەلتورتان کرد لە ناو حرەکەی سیاسی ئێماوە ئەو جۆری مامەڵەیە ئایا ئێمە توانیمانە ڕق و ڕەخنە لە یەکتر جیا بکەینەوە ئەو زمانە زمانی ڕەخنە و پەرچەکردار و بەریەکەوتن و تونتوتیژی بێ و زمانێک زمانی ڕەخنە بێت لە پێناوی وەکو ئەوەی خۆش و معلومتە لە ئەدەبیات ئایا ڕەخنە دوو جۆرە ڕەخنەی بنیادنەر و ڕوخێنەر ئایا ئێمە زمانی ڕەخنەی بنیادنەرمان هەبووە یاخود ئەوە ڕەخنە ڕوخێنەرەکانن وایان لێ کردوین هەمومان کەمتر ئیش لەسەرەوە بکەین کە یەکتری قوبول بکەین و لەسەر خوانێکی هاوبەش پێکەوە کۆبینەوە ئێمە لە لێکۆڵینەوە زمانیەکانە ئاستێکمان هەیە پێی وترێ ئاستی پراگماتیکی تەداول یعنی ئەوەی کە زمان لە بواری جێبەجێکردن و واقعە چ جۆرە لێکەوتەیەکی هەیە یاخود چۆن بەکارەهێنرێ هەروەکەوەی شێوازی تاکە کەسەکان وەکو پێشتر باسم کرد کاریگەری هەیە کۆمەڵگا ئێستا لێکۆڵەرانی بواری زمان زۆر گرنگی ئێن بە ئەو ژینگەیەی کە زمانی تیا بەکارێت یعنی تەنیا تاکە کەسەکان نین کەوا کاریگەریان هەیە لەسەر قەزی تێکەڵبوون لەگەڵ کەلتورەکەشە ژینگەکە بەڵێ بریتە لە کەسەکانی کە تۆ حیواریان لەگەڵاکەی بریتە لەو هەلومەرجە سیاسی و کۆمەڵایەتی کەوا لەو شوێنەیە وجودی هەیە بریتە لەو مێژووە کەوا کاریگەری هەیە لەسەر ئەو کۆمەلگایانی بە هەموو شێوەیەک دەرەوەی زمان کاریگەری زۆری هەیە لەسەر زمان جا لە ڕووی پراگماتیکیەوە لێکۆڵینەوە زۆرە لەسەر ئەوەی کە ئایا زمان چۆن بە نەرمی بەکارهێنرێ چۆن بە ڕقی بەکارهێنرێ ئایا ئەو زمانەی کە تۆ ئەتەوێت دیراسی بکەی ئەو زمانە پڕێتی لە ڕقیان پڕێتی لە خۆشەویستی و بە زمانی ڕخنەگرتن هەر بۆ جوابەکەی جەنابەت ینی ئەکرێ شێوازی قسەکردنی نێوان دوو کەس نێوان دوو گروپ نێوان چەند کەسێک شێوازێک بێ لە قسەیەکی ڕەخنەگرانە بەڵام ڕەخنەگرتنێکە کەوا مەبەستی قسەکردایە یاخود مەبەستی قسەکەرەکانتیایە مەبەستێکی بنیادنانە چونکە مەبەست بیرمان نەچێ شێوازی قسەکردن زۆر ئەگۆڕێمەوە سارام یعنی کە تۆ لە ناخی خۆتا مەبەست بریندارکردن و تەجریحی کەسی بەرامبەر بوو حتمما شێوەی قسەکردنەکەت ئەو بەلا ئیرادی بەبێ ئەوەی تۆ لە هەستی خۆتا هەستی پێ بکەی کۆمەڵێک لە وشە و کەلیمات ئەهێنیتە دەرەوە پەخشی ئەەکەیتەوە کەوا هەڵگری ئەو ڕقوقینەیە بەڵام تۆ قسەم لەسەر ئەمری واقع بۆ بکە تا چەند ئەمەیت کە تۆ لە ڕووی زانستی و لە ڕووی تیۆریەوە قسەی لەسەرەکەیت ئایا تا چەند لە ڕووی ئەمری واقع و تەرجەمەوە ئەمە یعنی تەرجەمە بووە لە ناواقعی کۆمەلگای ئێمە کە ئێمە کۆمەلگایەک بین زۆر جار خۆمان نەقدی خۆمانەکەین کەڵین ئێمە بۆیە پاشکەوتین وای ئەی تا چەند ئەمانەی تۆ ئێڵەی بۆتە یەکێک لە هۆکارەکانی ئەو پاشکەوتنەوە ئەو دۆخە خراپەی کە ئێمە ژیانی تیاکەینەوە لە ڕابردوو هەتاوەکو ئێستا مەڵە بێگومان ئەوە هۆکارە ینی هۆکاری دواکەوتن ئەوەیە کە ئێمە زمانێکی بنیاد نەرانەمان نییە لە ڕەخنەگرتنە ڕەخنەگرتن پێویستە کە ئێمە ئەڵین ڕەخنە خەڵک لەلای ئێمە هەر لە چەمکی ڕەخنە خراپ تێگەیشتەوە ئەزانێ کە ڕەخنەت لە کەسێک گردی عنی شکاندنی ئەو کەسە بەڵام چەمکی ڕەخنە کریتیسیزم یاخود بڵێ نەقد لە عەرەبیە کە بەکار ئەهێنرێ لە لای میلەتانی تربریتیە لە باسکردنی لایەنە ئیجابیەکانی هەر شتێک دوایی باسکردنی کەم و کوڕەکان بە مەبەستی چاکردن بەڵام لای ئێمە هەرکە ئەڵە فلان کەس ڕخنەی فلان کەسی کرد حتا لە مەجای ئەدەبیاتە کە ئێمە بێ زۆرتر مرونەتی تیابێ نەرمی تیابێ ئەبینین کەوا خەڵک قبوڵی ڕەخنە ناکە ینی جارێ کەسەکان قبوڵی ڕەخنە لێگرتن ناکەن اینجا جارێکی تر ئەوانەی تریش کە ڕەخنە ئەگرن ڕەخنەیەکی بنیاد نەرانە ناگرن بۆ دژمنکارانە حاڵ بەڵێ بێگومان بۆ چاکر ینی تۆ بێ سوورەیەکی گشتی یاخود وێنەیەکی گشتی حاڵەتەکە دیاری بکەی خاڵە ئیجابیەکانی دیاری بکەی دوایی ئەو کەم و کوڕیانەی کە هەیە دیاری بکەی بە مەبەستی چاکردنی و کەم و کوڕیانە نەک دیاریکردنی کەم و کوڕی تەنیا لە پێناوی کەم و کوڕ بەڵام دکتۆرەمە هەردوو جاریش مەترسی هەیە هەمە تەجاوزەکە وەکو پێشتریش لە پێشێکا باسمان کرد ئەمە زمان لە ڕووی دەربڕینەوە دواتر تەجاوزەکە بۆ قەڵەمەکان و نووسین دواتر زۆر جار هاتوۆتە سەر ئەوەی کە
یعنی ڕۆحی ئینسانەکانیشی بەرەو مەترسی و بەرەو لە ناوچوون بردووە هەر بۆ خۆی زمان نەبووە سەری کێشاوە بۆ ئەمەش بێگومان یعنی پێش فعلە سیاسیەکان پێش فعلە کۆمەڵایەتیەکان زمان کاریگەری هەیە یعنی ئێمە لە بواری پراگماتیکیا شتێکمان هەیە پێوتری الفعل اللغوی یعنی کردداری زمان تۆ پێش ئەوەی کردارێک بە هەڵسو کەوت بە حرەکە جێبەجێ بکەی بە زمان جێبەجێ ئەەکەی جارە سەرەتا لە زەینی ئەو کەسایە وجودی هەیە دوای دەری ئەبڕێ ئێمە بینین فیتنەی زۆر گەورە شەڕی زۆر گەورە خراپەی زۆر گەورە بەهۆی زمانی زبرەوە دروست بووە لەوانەیە ئێستا لە حاڵەتی سیاسی کوردستانە ئەگەر بێت و وەری بگرین لایەنە سیاسیەکان لەوانەیە زۆرێک لە تەنازولات لە مێشکیان هەبێ لە بەرنامەشیان هەبێ بەڵام ئەبینی کەسێک لەلایەکەوە لێدوانێکی تۆزێ زبر لێدوانێکی ناحەکیمانە ئەیە ئەو کەشەشکە هەیە ئەوی شتێکەیە لەبەرەوە بەکارهێنانی زمان چۆنیەتی بەکارهێنانی وشەکان و دەربڕینەکان زۆر کاریگەری هەیە لە خوڵقاندنی کەشی کۆمەڵایەتی سیاسیە بەڵێ سپاس دکتۆر هێ من ئەوەی کە لە ڕابردووشە هەبوو ئێمە لە میدیا یا لە ڕاگەیان نەبوونەوە میدیاگە نووسراومان هەبوو بێەوە لەم دوایانەشا لە پێشی پەنجاکان و دوای پەنجاکانەوە بیسراویش هەبووەوە دواتر ئێستا تەلەڤیزیۆنیشەیە ئایا میدیا تا چەند لەناو حرەکەی سیاسی ئێماوە لە نێو ململانەکانمانە ڕۆڵی بینیوە لە هێواشکردنەوەی ئەو جۆرە بەریە کەوتنانەوە تێنەگەشتانەی وەکو دکتۆر وتی لیا قەزی زمان کە دەرە بڕێ میدیاکە وەکو کەرەستەیەک یاخود وەکو تەکنەلۆژیایەکی نوێی گەیاندنی یەکتر ئینسانەکان بە یەکتر تا چەند ئەمە ڕۆڵی بینیوە میدیاکان یاخود بە پێچەوانەوە میدیاکان ڕۆڵێکی نەگەتیڤیان بینی و نەیانتوانیوە پاشەکشە بۆ عقلێتەکەن کە لە ڕێگەی زمانەوە بەرەماتووە سەرەتا جەناب زۆر تەرکیزەکەیتە لەسەر لایەنی کردەکەی واقعەکەی منیژەمەوێ بەڕاستی بڕۆمە ئەوێەوە بەس من ئەمەوێ لەژێر سایی یەک قەزەیە قسە بکەم کە ئاو لەسەر چاوە لێڵە ئاو لەسەر چاوەکەەوە لێڵە بێ کێشی ئێمە ڕاستەیسە بۆ نمونە دکتۆر ئەڵێ خراپەی زۆر گەورە لە ڕێی زمانی زبرەوە دروست بوو ئەگەر ئێمە بێیت و تۆزێ قسە لەسەر ئەمە بکەین بەر لەوە من ئەمێ بڵێم تۆ کۆمەڵ بەر لەوەی بڵی ڕاگەاندن بۆوە کە کاریگەری ڕاگەاندن چییە کاکە خۆی ڕاگەاندن چییە ڕاگەاندن تعبیرە لەو ململانێ خراپ و واقعی کە هەیە یعنی ڕاگەاندنی کوردی تەجاوزی دۆخی باوی نەکردووە یعنی بریتە لە ئەسڵ ئاگرەکە خۆشترەکە تۆ ڕاگەاندنێکی متەخەلیف و دواکەوتوت هەیە بۆ بتە کەرەستەیەکی هاندانی ململانیانە بڵێ ئەمە کێشەیە لەناو ئەمە بۆ تۆ مجتەمەعێکت هەیە ببوورە کۆمەڵێکت هەیە کۆمەڵێکی خۆ بە بچووکزانی گرگن لەگەڵ ڕێزمە بە هەموو معنایکی وشەکە کۆمەلگای کوردی ئەمڕۆ کۆمەلگایکی گرگنە خۆ بە بچووکزانە لە زمانی خۆی پێ ئەی بە زمانی خۆی قسە بکە من لە زانکۆی سلێمانی خەریب بەسەرەن ئەو پەڕەهینەکەن کاکە بە زۆر فەرز کراوە بێ تڕۆحە و ماستەر و ئەمانە بە عەرەبی بێ خەڵکی احترامی زمانەکەی خۆی ناگرێ جلی کوردی بە پەنگ کراوە لە زمانی کوردی یعنی کەواتە تۆ لە کۆمەلگایەکایی لە ئەساسەوە کە تاکەکانی شکستیان هێناوە لە ناخەوە کەسی بچووکن کەسی گەورە نین یعنی مەسەلەن داشۆراون لە کەرامەت و لە عیزەتی ئینسانی ئەمە لێرەوەیە تۆ عینەکە دەنا خۆی بە بچووکە زانێ مەسەلەن ئەمە کێشەکانە تۆ ئەنجا ئەم کلتوری ئەمە بەرهەمێنێت تەمەەن هەوەیە ڕاگەیاندنەکە بەرهەم دێنێ ئەوەی ئەم شتانە لەبەرەوە ڕاگەیاندن هەروەکوتم ڕاگەیاندنی کوردی ئەمڕۆ بووە بە قەبرێک بە گۆڕێک بۆ زمانی کوردی زمانی کوردی وێران کردو کاکە مەسەلەن من بۆ نمونە ئێستا لە تەلەڤیزیۆنەکانە وشەی فیچەر و ڕێپۆرت و نازانم چی و ئەم شتانە بەکاردێن لە کاتێکە هەمووی بە کوردی هەیە ئەگەر مەسەلە دەوەی باشتر تێبگەن نە لە کوردیەکە باشتر تێگەن ئەنجا یەک شتی کەش هەیە تۆ کاتێک بە مستەلەحاتی بمبورە بە مستەلەحاتی ئەجنەبی و نازانم عەرەبی ئەین متوربەی زمانەکە دەکەیت و خەڵق لەوێ وەرەگرێ و بە کلتوری ئەوێش بیرەکە بەڵام دکتۆر ببوورە یعنی ئەمە بۆ خۆی کاریگەریکی نێگەتیڤی لەم ڕەوشا دروستکرۆ کە ئێمە باسەکەین بەڵام ناوبڕێ وەرەگەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتە جارێکی تر سڵاو دکتۆر بۆ خۆی ئەم ڕەخنانەی کە تۆ پێشناو بڕەکە ینی هەندێک ڕەخنات گرت باست کرد یعنی بۆ خۆی ئەمانە چ کاریگەریکی نێگەتیڤی هەیە لە بەریەکەوتنە کۆمەڵایەتیەکان و لە ململانە سیاسیەکان و لە بردننی دۆخی ژیانی خەڵک وەکو چۆن لە ناو هەمووی لە ناو سەفینەیە کابێ دوات جار ئەم سەفینەیە کو نەبێ و ئاویتێ و بەرەو خنکانەچێ ئەم ڕاگەیانە ئێمەی بەرەو چ ئاقارێ بردووە هەروکو ئێمە لە ڕابردووشە ئەزمونمانەیە ئەزمموی حرەکەی سیاسی
کوردی سیر کە زۆرجار میدیاکان دەوریان بینیوە و ڕۆژنامەکان دەوریان بینیوە لە ململانێ و ناکۆچەکانە ئەوە بۆ خۆی ئێمەی گیانەوە چه ئاستێکە ئێستا تێکەوتوی بەر لەوەی ڕاستەخۆ وەڵامی ئەوە بدەمەوە بە تاکید تۆ کۆمەڵەکەت خۆی وایە ئەم هاتووە بە عملی ئەکا تەجروبەی ئەکا لە مختبەردا پیشانتت دەدا بۆ ڕوونەکاتەوە کە کۆمەڵی کوردی ئەوەیە یعنی بەڕاستی تۆ کۆمەڵەکەت هەل ئەساسەوە کاکە تۆ بگەڕێن بۆ شەڕەگەڕەکەەکانی سلێمانی بۆ بەسەلەی هەولێری من یەک نمونەتەکەم من بۆ خۆم ماوەیەک لەو دیانە گەڕەوە دێگ نییە سەگێکی نەبێت لە ڕوویەوە ناوی گاور نەبێت کامێ سلمی اجتیماعی گەڕێکی گاورانە بۆ ئێستا من ناڵم گەڕێکی گاوران ناوێرم ئەم هەمی زمانە مەسەلەن مەجموعەیەشت بەڕاستی خۆی مجتەمەعەکە دوایە ڕاگەیاندنەکە دوایە ڕاگەیاندنی جارێککە قوڵتری ئەکاتەوە و خەستری ئەکاتەوە مەسەلەن ئێستا زمانی ڕاگەیاندنی ڕوودا و زۆر جیاوازە لە زمانی ڕاگەیاندنی پەیام جیاوازە لە زمانی ڕاگەیاندنی کورسات لە هینی هاوڵاتی عەفو لە NRT لە KNN جیاوازن لەیەکە هەرێکە زمانێکی خۆیە ئەمە پاشا گەردانی ئەو نەقدەش کە زۆرجار ئێمە لە ڕابردووە ئەیکەین لە بەریەکەوتنی هێزە سیاسیەکانی خۆمان و حرەکەی سیاسی خۆمان بە بڕوای تۆ ئەگەر زمان نەبووە وەکو هاندەرێک و ڕێخۆشکردنێک هەندێک ڕووداوی تاڵ و ناخۆشەیەوە هەندێک مستەلەحات وەکو تۆ باسیەکەیت لە ڕابردووە هەبوو لە ڕابردووە هێزە سیاسیەکان بە ناوی نازان بنەماڵێکی و بنەماڵێکی یەکیان تۆمەتبارە کرد ئەگە بە بڕوای تۆ ئەم زمانە نەبووایە نەئەگەشتین بە هەندێک ئاکامی خراپ من تەسەوورەکەمەرە گەیشتین یعنی زمان ڕاستە بە تەسریعی پێداوەکو خوێیەکی مەسەلەن ئاگرەکەی ئاگرێکی کەس چایەک بە سەعاتێ پێگا ئەگەر تۆزێ ئاگرەکە هێزکەی مەسەلەن زووتر پێگا ئەمە ئەوەیە ئەجینا دەنا کاکە وتیان کەڵە شێرێک بۆتە هۆی شەڕی دوکانەکانی قەڵاتزێ کامە بوو زمان مثلا کێشەکە تۆ کێشت کۆمەڵایەتیت هەیە زمانیش تێوە ئەگلێ کەواتە کەلتورە دیسان بەڵێ زمان تێوە ئەگلێ زمان دەبێتە زمانی تەرحکردنی کێشەکە بەڵامی تر بە ترشوخەکردنەوەیە بۆ نمونە مەسەل ئێمە بۆ بەجددی مەسئولیەتی هاوڵاتی بوون و ئینسان بوون نازانی لە مجتەمع ئەندام بوون مەسەلەن بۆ نمونە تۆ دێی فرقەیەکت هەیە بۆ ئەلاسا شانازی پێوەکە ناوی بێجۆشێر یعنی چی تۆ ئەم کوڕە جوان و پشکۆلانی هەموو تەمە 13 ساڵ ناوێنەی بێچۆ ڕەندا بێچۆ شێر بۆ پێڵێ بێچۆ شێرانی کوردستان ئەی بۆ ناڵی بێچۆ کۆتران بەڵامەوە لە ئەدەبووی ناوەکو معلومی دکتۆریشە جۆرێک لە مەجاز و مەجاز و بۆ خۆی کینایە بەڵام کاتێ دەبێتە واقع کاتێک دەچێتە ناو ئەساسی هینی ئەوەوە مەسەلە خۆ پیاوی دەتوانی مەجاز بەکاری بێنی وزەی زۆرشت بگانێ بەڵام هەندێک وشەیە مەسئولیەت کارکردی نێگەتیڤیە بەڵێ کارکردی گەتیفێ بێ تۆ ناتوانانی کاریگەری بزانی لە چەند لەسەر مناڵێکی 5 ساڵ و 6 ساڵ وەکو تۆ نازانێکی ناوی و جیناس چییە تایوارە بڕۆڵ بڵێ چۆتە چەم سەروی چەمان ئەشکی چەمان چەم لە چەم بێزاری نان چەمان ئەیوت چەمان ئەوەی مەحوێ مەسەلەیان مەسەلەن لێگەڕێبا لێگەڕم لە ئەمە لای تۆ جیناسە ئەمە لای تۆ ستاتیکای زمانە بەڵام کەسێکی 4 ساڵ و 5 ساڵ و مراهی 12 ساڵیش لەمە تێناگە ئەو وەکو واقع وەری دەگرێ بەڵێ سپاس دکتۆر دکتۆر ئیسماعیل ئێمەگەر لە ڕابردووە بڵێن ئەکادیمیا و زانستگا و زانکۆکان نەبوون بۆ وشارکردنەوەی خەڵک وە تەنانە ئەمە بکەن بە کەلتور لە ناو خەڵکا و ڕەحنانەی دکتۆر هەیە من ئەیگرێ و تەجاوز بوو خوێنکار و خەڵکی وشار و نخبە و ڕۆشنبیر پێک بهێنرێت ئەی ئێستا ئەکادیمیاکان چیان کردەوە بۆ جۆرێک لە پاشە کەشەکردن بەم جۆرە عەقڵێت و زمانە هەروەکو دکتۆر کە ئەم نمونە تازە و زیندوانە باسەکە ینی ئایا ئەکادیمیاکانیش بۆ خۆیان ئیشیانە خۆهر ئیش ئەوە نییە خەڵکێکی ئەبستراکت وەکو خۆت ئەڵێ بەرهەم بێن و لە ڕووی تیۆرەوە ئیژەنا و داق و لاپەڕە بێڕۆحەکان بکەن خۆ ئەوە شەکە ئەمە عیلەتەکەی ئەوەیە بۆ ئەوەی تەرجەمەوێ بۆ ناو خەڵکو و هۆشەنگی تاک و کۆمەلگای لێ دروستبێ ئەمانە چیان کردووە هەڵبەت زانکۆکان نێمەگەر قسە لەسەر ڕۆڵی زانکۆکانیان دامەزراوە ئەکادیمیەکان بە گشتی بکەین سنتەرەکان ئەوە پەیوەندی هەیە بە واقعی گشتی کۆمەلگاوە ینی ناکرێت زانکۆکان دا ببڕین لە کۆمەلگایەکی دواکەوتومان هەبێ بڵێن زانکۆیەکی پێشکەوتومان ئەبێ 2000 ئەو زانکۆیانە ڕنگدانەوەی کۆمەلگایان بۆیە زانکۆکانیش دامەزراوە ئەکادیمیەکانیش بە جۆرێک لە جۆرەکان ینی نێتازی ئەم کۆمەلگایی ئێمن لەبەر ئەوە ئەوانیش نەیانتوانیەوە ڕۆڵێکی کاریگەری باش ببینن زانکۆ چۆن بتوانێت مەسەلەن ڕۆڵێکی کاریگەر ببینێ حەیەوی ببینێ لە بەرهەمهێنانی زمانێکی
پێشکەوتووی ڕەخنەگرتن لە کاتێکە کارکتەرەکانی باگراوندی سیاسی و فکری و ئایدۆلۆژی جیاوازیان هەیە لە کاتێکە ئەمانە دەفعش ئەکرێن هەر جیاوازیەکە شەر نییە دەفع ئەکرێن یعنی وەکو مامۆستا دکتۆر ئامۆژەی پێکردداری وە هەیە بەسەر زانکۆکانە فەرز ئەکرێت کۆمەڵێک زاراوە بەکاربهێنرێ یعنی زانکۆ بڵێ سیاستێکی بان زانکۆیی هەیە بێگومان هەیە یعنی ئەو سیاستە کە ینی دابەزیوەتە ناو هەموو تاکەکانی کۆمەلگا و هەموو کایەکانی ژیانە زانکۆکانیش لێی بەدەرنین بەڵام من ئەمێ قسە لەسەر ینی نقطەیەکی زۆر گرنگ بکەم کە پەیوەندی بە مێژووشەوە هەیە زیاتر بۆ بەرنامەکە گونجێ سەبارەت بە زمانی کوردی لە ڕووی مێژووی یاخود لە مێژووشە ئێمە گەر سیر بکەین زمانی کوردی زمانێکی شارستانی نەبووە وەکو کاکتۆر ئاماژەی پێکرد زمانی خێڵ بووە یعنی ئێمە کاتێک کە ڕەخنە ئەگرین هیوادارم ئەو ڕەخنانەی ئێمە دیسانەوە بە ڕەخنەی سەلبی وەرنەگیرێ ئێمە وەکو ئەکادیمی ئەبێ حەقیقەتەکان بخەینە ڕوو زمانی کوردی زمانی شارستانی نەبووە تۆ مستەڵەحاتن نییە کاکە لە ئێستا زاراوەت نییە لە لای عەرەب و لە لای فارس و لە لای ئینگلیز و تورک یەک دنیا زاراوە هەیە کاتێک کە ئێمە یین ئەمانەوێت وەری بجێڕین بۆ سەر زمانی کوردی بەرامبەرەکەیمان دەست ناکەوێت ناچاری ئەو وشە ئەزنەویانە بەکاربێنی بێگانەکان بەکاربێنی لەبەرەوە هەروەها دەربڕینی یعنی لە ڕووی دەستەواژەوە لە زمانی کوردیە دەربڕینی نەرمونیان کەمە ببوورە و داوای لێبوردنەکەم و ئەوانە ئەوە کۆمەڵێک وشەیە تازە هاتوۆتە ناو ئەدەبیات و کولتوری زمانەوەی حاڵەتی ئاساییشە ئەو شانە حاڵەتێکی ئاساییە لەناو چوارچووی زانستی زمان نابێت تەبیعی بێ ئەوە چونکە تۆ گەر سەری زمانەکانی تر ئەەکەی وشەی ببوورە بەسەر زمانی خەڵکی هەر زۆر ئاسانە بەڵام داوای لێبوردنکردن لە وڵاتی ئێمە شتێکی زۆر قورسە ینی سڵحی عشایری بووە کرێجاری وایە دانیشن لە بینی دوو کەسە کۆمەڵە کەس کۆ بێتەوە هەتا ئەو داوای لێبوردن لەو بکە مالعلم ئەوە لە لای زۆرێک لە کۆمەلگاکان داوای لێبوردنکردن شتێکی زۆر ئاسایی لەسەر زمانیان یعنی ئەوە خۆی بۆ خۆی ڕێگێکی مێژوویی هەیە ئێمە لەبەروی کۆمەلگایەک بووین کاریگەری ژینگە زۆر بەسەر زمانەکەمانەوە هەیە کە شتێکی تەبیعیە ئێمە لە ژینگەیەکی سەختا ژیاوین لە شاخا ژیاوین لەگەڵ سەرما و سۆڵەی زۆر ڕوبەڕوو بووینەوە ینی ژیان قورس بووە لە وڵاتی ئێمەیە خەڵک جوهدێکی زۆری کردو هەتا توانیوێتی بژی لەبەر ئەوە دەستەواژەی زبرمان زۆرە یعنی مەفهوم و مانای زبری ژیان سەختی ژیان زۆرترە لە لای ئێمە تا سەهل و ئاسان بێ ئەو کۆمەلگاوە ڕاستیەکەی ئیشی کۆمەڵناسەکانە بەڵام ئێمە ژۆکو زمانی کۆمەڵایەتیمان هەیە کە قسە لەسەر کاریگەری ژینگەکە لەسەر زمان بەڵام دکتۆر ینی ئەکرێ ئێمە ئەوەشی لە مێژووە باسەکرێ ئەم هەموو زبری و تونندوتی ژیە بۆ پێوەرەی بەڕێزی باسیەکەی یعنی ئێمە هەموو ئەمانە هەموو ئەم گوناح و تاوانانە بکەینە ئەستۆی ئەو ژینگە کۆمەڵایەتی و وەکوی علی وەردی باسیەکە باسی ناوچەی فێنکەکان ناوچەی گەرم خەڵک لە نیشتەجێبووی ناوچە دەشتایەکان ناوچە شاخاویەکان کە هەیە عەرەبی بەدەوی کە چەند تەسیری بەداوەت و گەرما ئەو جۆرەشتانەی لێبوو یعنی ئێمە هەموو ئەمانە کە ڕوویا بێ بخینە ئەو ئەستۆی ئەوە یاخود چۆن ئەبێ ئێمە یعنی هاوسەنجیە لە نێوان ئەمە دروستکە و بتوانین ئەوە تەفەهوم بکەین و بیخوێنینەوە بەڵێ ئێمە ناڵین هەمووی هەر ئەوەیە بەڵام ئەوەش جۆرێکە لە کاریگەری یعنی بەڵام ئەو کاریگەریە تۆ ئەکرا لە زەمانێکی زووترە کورد ئەو حاڵەتە چارەسەرکە بەڵام نەکراوە ئەکرێ لە زەمەنی ئێستا ئێمە چونکە ئێمە لە زمانە کۆمەڵێک وشە و مانامان هەیە کە ئەچێتە خانەی مردنەوە لە زانستی زمانە پێوترێ بۆ لەبەرەوەی تۆ لە سەردەمێکە ئەژی ئەو کەرەستە و هۆکاری ژیانانی کە ئێستا لە بەردەستایە هەمانەوانی ڕابردوو نییە لەبەرەوە تۆ بێت چەمکەکانیشت گۆڕانکاری بەسەر نەچمەوە سەر پرسیارەکەی پێشووتر ینی وەڵامەکەی بەڕێزێکە بە کورتی بێ ینی ئێمە بەم پێوەرەی تۆ ڕق و ڕەخنەمان جیا کردوێتەوە لە یەکتر بێگومان جیا نەکراوەتەوە لە یەکتری ینی هەم بەرامبەر کە ڕەخنەی لێ ئەگیرێ بە گیانی ڕەخنە لێگرتن و بنیادنانەوە وەری ناگرێەوە ئازانێ هێرش کراوەتە سەری هەم لەوانەیە کەسی ڕەخنەکریش بە زمانێک ڕەخنەکە بگرێت بە زمانێک ڕەخنە بگرێت کە پێی وایە دەربڕینی ڕقوقینەیە بەڵام لە فۆرمێکی تررا یاخود بە زۆرێکی تر ڕاستی دەست خۆش باس دکتۆر هەر ئەو پرسیارەی کە لە دکتۆر ئیسماعیلم کرد لە ئەکادیمیا و زانستگاکان بۆ مەسلەی زمان و ڕەخنە ئەی ئەکادیمیاکان لە ڕووی پێگەیاندنی خەڵکی پرۆفشنال و ڕاگەیەنکاری باشەوە چیان کردو بۆ ئەوی کە ئەگەر لە ڕابردووان نەبوو بێ ڕابردوو نووسەرێک بووە قەڵەمێکی پێ بووە پیرەمێرد ژین و ژیانی هەبوو بۆ نمونە ڕۆژنامەی ئومێدی ئیستقلال و بانگی حەق و ئەوانە هەبوو لە ڕابردووە نووسین بووە ڕۆژنامەی حیزبە سیاسیەکان کە حیزبی سیاسی دروستە بێ هەمووی نووسین بوو یا بەیان نامە بووە بەڵام ئێستا ئەکادیمیاکان دروست بوون خەڵکی
خەڵکی پرۆفیشناڵ و خەڵکی زانستی بەرهەمەیەن ئایا ئەمانە هیچیان کردووە بۆ ئەوی کە ئەو خەڵکە بەرپرسیارانە پەروەردە بکرێن و بەرپرسیارانە لەژێر تیشکی زانستێکا ڕووناکی وەربگرن کە بتوان ئەوەی کە توت زمانی ئەم میدیا جایە لەو میدیایەکتر جایە لەو وە سیاسیەکان تەسیریانەیە ئەمانە لەژێر نیر و لەژێر هەژمونی ئەم سیاسیانە دەرکەن. من بەڕاستی ئەگەر مەجالم بێتی هەندێک قسەش لە ڕێی تۆزێ من ڕێیەکم هەیە لەسەر قسەی دکتۆر لەسەر ئەوەی کە من بە تەئکید لە سەرەتاوەڵم زمانی کوردی زمانێکی لاواز نییە. زمانی کوردی زمانێکی دەوڵەمەندە، زمانی کوردی زمانێکە پشت ئەستورە بە بیئە بە سروشت یعنی مەسەلەن ئەسڵەن یەکێکە لەو زمانانەی کە لە سروشتەوە ئەوە و دەلالەتی کۆنیشێتی بە معنای ئەوە نییە خەلەلی نییە ڕخنەی لێ ناگیرێ ئەم شتانە هەمووکرێت بەڵام زمانی کوردی یەکێکە لە زمانە بە قەناعەتی من لە زمانە دەوڵەمەندەکان لایە کێشەی ئەوەیە ئەو کلتورەی کە مەسەلەن ئەو داگیرکاری و ئەو واقع سیاسی و ئەو زروفانی کە کوردی پیاڕۆژتووە وای لێ کردووە ئەساس خۆی لە ئاستی زمانەکەی خۆیان نەبێ. من بۆ خۆم بەحسی ئەلمیم بە زمانی کوردی بنووسیوە هیچ کێشەیەکشم نهاتۆتە ڕێ نەبوو مستەلاح نەبووە هیچ باشە بۆ نمونە ئەگەر مستەلاح با بڵێن نیمانە مستەلاحی ئەلمی ئەی ئیشی ئەکادیمیەکانمان چێ لە کۆلێژەکانی زمان مەسەلەن بۆ نمونە لە سەوری ئۆکتۆبەرە لە ساڵی 1970 کاتێ شۆڕش بۆی پیانۆ شۆڕشەکە بوو هاتن سیاسە شتێک هاتەکایەوە کە پێویست تەجریدی فەلاحەکانی کرد لە ئەرز و هینەکانی مسادرەکردن مستەلاح حکاتەوە سیاسەی السیاسە الاقتصادیە جدیدە the new economic بەنگلیزێکەوە ئەمە هات چی کرد پۆلیتیکال ئەم هات چی بوو باو وشەیەکی مەفهومێکی تر لە زمانە هاتەوە اختیزال لە زمانە هاتن وشەی نێب دروست بوو نێب دلیلە لەسەر ئەوە مجموعەیە مستەلاحاتی اقتصادی لەو سەردەمەیە هاتەکایەوە بەس بچی کەسانی مفەکریان هەبوو کەسانی شارەزایان هەبوو منتەمی بوون کێشەی مجتەمەعی ئێمەیە منتەمی نییە ئینتیمای نییە نەبووە جلەکەی نەبووە زمانەکەی نەبوو خاکەکەی نەبووە ژینگەکەی من هەر لە مناڵیمەوە بە نینۆک چەرمی پاسەکانم دڕانووە گڵۆپەکانم شکاندووە بە مناڵی من لە ساڵەکانی هەفتایە لە شەستەکانە ئەمە کێشەی ئەوەیە تۆ کێشەیەکی ئیجتیماعیت هەیە عیلاقەی بە زمانەوە زمانی کوردی زمانێکی جوانێ بڕۆ ڕاستە لە بواری علمیە ئێمە و عەرەب و مەسەلەن تەنانەت فارس و تەنانەت تورکەکانیش مەسەلەن ئێمە لە ڕووی زانستیەوە زانست بەرهەمی ئێمە نەبووە نەمانە هاتوین ئەو مستەلاحاتانیان هێناوە ئەمەیان کردووە ئەمە گلەیی ڕاستە نەقسە بۆ زمانی کوردی بەڵام گلەیەکی نییە هەمان گلەیش لەسەر زمانی فارسی و عەرەبی و ئەمانە بووە ئێستا عەرەبی زمانی عەرەبی لەگەڵ ڕێزما بۆ دکتۆر زمانی عەرەبی من خۆشم باوکم مامۆسای عەرەبی بووە لە زمانی عەرەبی ئەم زمانە عەرەبیە وەرە سەیرکە کتابی هێناوە تەصریفی کردووە عەرەبی نییە قەلەمی هێناوە کەلەمونی یۆنانیە میحرابی هێناوە حەبەشیە من کتێبێکم لابوو هی دکتۆرێکی یەمەنیە الكلمات الأجنبية في اللغة العربية في القرآن شتێکی وایە تا لە سا هەفتا بۆ هەشتای زمانی عەرەبینی مثلا ما بەستم لە چییە ڕاستە یعنی بەڵام مستەلاحی تەلەڤیزیۆنم نییە کە ئێنم واریدە ئەبێ دەتوانم ئەوە بکەم بەڵام ئیشی چییە تەوزیفکردنی ئەمانە ئیشی زمانەوانەکانمانە ئیشی زمانەوانی کرد مەسەلا من شتێکم بەداوای لێبڕنەوەکەم بەحسێکی توێژینەوەیکی چوار بوو ناردم وتم بچۆ لە مامۆساکانی زمان بپرسە بڵێ گفتوگۆ لەکوێ هاتوو تۆ دکتۆر مەسەلەن کە یەکێ گەیشت پلەی دکتۆرا ڕەئی هەیە دەبێ خاوەنی هین بێ مەسەلەن ئەڵێ ئیشی ئێمەنی بۆ ئیشی تۆنی ئەی من بینێرم بۆ چێوە لای مەسەلەن هەر بڵێ مەسەلەن ئێمە وشەی بەرنامە هەر بمبورە تۆزێنێ بەرنامە هەتا ئێوارە ئەیانوت اقتبست من اللغة العربية نازانم کوردیەکەی دوای سیرمان کرد ئەمە کوردیە کاکە لە بەرنامەیە هێمە من لە بەحسەکەمە ئەوە ماویشە کردمان بە عەرەبی عەرەبەکان ناچار بوون ئێستا کانووسن اقتبست من اللغة الكردية والفارسية والفارسية خلاص ئێمە ئەزانین چۆن شتەکانمان زۆر بە کەمەی زانین بە دوام بەحسی لەسەر ناکەین هین لەسەر ناکەین ئەمە بەلایەک
من ویستم ئەو ڕێک لەسەر ئەمانە بەسیتەوە بە ناوەڕۆکی بەرنامەکەی ئێمەوە ئەمانە چ کاریگەریی خراپیان لەسەرم دۆ ئەمە دەوای لێ کردووە زمانێکت هەبێ کێشەکە زمانێکت هەبێ وەکو هینکە ململانەکان قوڵ بکاتەوە خستی بکاتەوە وێرانتری بکە مەسەرەن جیلی نوێ بە هەمان توراسە سەقەتەکە گۆشکاتەوە بەدیلی نییە ئەسە زمانی کوردی بەدیلی نیە ئێستا ئەمە نقطە بەسە گەر یارمەتیم بیدێ مەسەر ئەوەی چونکە تۆ پرسیارێکە لەسەر مەسەری ڕق و ڕەخنە نازانیان دوایی لێ مەکەیت دویان ێستا وەڵام بدووە مەسەلی ڕق و ڕەخنە کاکە ڕەخنە لای ئێمە بە مەفهومێک تێگەیشتووە ئەبێت دانیشی شعرێکی بە باڵایە هەڵڵەی تۆ باشی دوا کردو ئەنجا ئەگەر بتوانی بڵێ وڵا ئەوەشت خراپ کاکە ڕەخنە خۆی یاری دەرخستنی لایەنە سلبیەکان وەکو دکتۆر باسی کرد بە بەستی چاکردنیان ئێستا ئاڵێ ڕەخنە من نازانم ڕەخنەی بنیادرێن و دروستکرد نییە ڕەخنە بۆ خۆی هەر دروستکەرە لە ئاساس ڕەخنە زمانی ڕەخنە شاخر موهیمە ڕەخنەی زبر هەیە یعنی بەرامبەر ئیستیفزازەکە لەوانەیە واتیە نەگاوەکو دکتۆر وتی یا غەرەزەکە ئەیگۆڕێ قەسدی یاعیسا من دەربڕم بۆنە پرسیار لە بەڕێز دەکەم یعنی شێوازی پرسیارەکە کە لە بەڕێز ئەگە پرسیارێکی ڕقاوی بێ لەوچە دەربڕینەکەش تەسیریە و بینەری شەستی پێکە بەڵام ئەگە بۆ ڕەخنەیەکی بنیادنەر بێ بە زمانێک ئەمەوێ ئەوە بار بهێنم کە تۆ یعنی وەڵامی منەیتەوە بینەران لێمان حاڵی بن هەموو کەس قوبوڵی بکە ینی غەرەزەکەی گۆڕێت بەس ئەمە ڕەخنە نییە بۆ نایی بنێن ڕەخنە ڕەخنە ئەساسەن پرسیارەکەی جەوەری پرسیارەکەی مەش ئەوە چەمکێکە بۆچی بۆ دەرخستنی عیب و کەم و کوڕیەکانی بەرهەمێ دەقێکی ئەدەبی بێ شانۆیی بێ سینەمایی بێ بۆ ئەوەی وای لە بکەی خەڵق چاچی بکات ئەم شێوازە لە دەربڕین ئایندەی ئێمە بەرەو کوێ بە ئێستا ئێمە بڕۆ سەیری دنیای تۆڕە کۆمەڵایەتیەکان بکە سەیری میدیا وێبسایتەکان بکە تەلەڤیزیۆنەکان بکە بەیان نامە ڕسمی هێزە سیاسیەکان بکە لێدوانی ڕۆژانەی بەرپرسەکان بکە هەموو یەکی لێدوانێکیان یەکی بە ئاڕاستیەکی جیاواز هاوە پشتکردنە یەکترە وە کەمتر هۆکاری کۆکردنیانە لەسەر مێزێکی حیوان ئەم جۆرە زمانەیەمە بەرەو کوێبە و زمانی بەدی لە بێت چ زمانێت بێت بەرەو پشێوی کۆمەڵایەتی بەرەو فۆزای زیاتر بەرەو ململان قۆڵبوونەوەی ململانێ بەلەو چەفسانەوەی زیاتر بەرەو ئیستیبدادی زیاتر بەرەو پوکانەوەی هەموو حتا ئەو شتانی کەژماویشتە گەڕێی لێ نەگیری پێ دوایە ئەگەر ئاوا بەیانێ ئەمە مێژووە بۆ خۆی دووبارە ئەکاتەوە ئەو نەقدەی کە لە مێژووی ڕابردووایکەین ئێستا بۆ خۆی بە شێوەیە و مۆدێل و تایپێکی تازەتر نوێ بێتەوە بەتەکید وە کێشی لەوێ تۆ کۆمەڵێکە هەیە تا ئێستا بەخۆدا نەچۆتەوە بژانەوەی نەبووە ڕێنسانسێکی نەکردووە لەقل لەسەر ئاسێکی تەسکی شابێ کاکە ئێمە لەکوێ ینی سیرەکەی بووینە بە بەرخۆری مشتەمەیە بووین بە براپچووکی هەموو لایەنەکان خۆت بە کێشەی ئەوەیە ئاعلامی کوردی ڕاگەیاندنی کوردی دەبوایە مەفروز بوو ئیشی بکردایە لەسەر دەرهێنانی تاچی کوردی لەو شگستە دەرونی و هینەی کە هێناوێتی لەو بخۆ بە بچووکزانی دکتۆری ئیسماعیل ئەو پرسیارەی دکتۆری من بۆ بەڕێزشی ینی ئەم شێوازە لە زمان ئەمەی کە کەمتر زمانی حیوار و گفتوگوێنێتە کایەوە پشت لە یەککردنەوە تەخوینکردنە تۆمەتبارکردنە بە خیانەتکارکردنی یەکتریە یعنی ئەمە بەرەو چ ئایندەیەکمانە بە بەڕای تۆکو پسپۆڕێکی بواری زمان بێگومان کاریگەری زمان و دەربڕینە زمانەکان لەسەر نەفسیەت و سایکۆلۆژیای مرۆڤەکان زۆرە ڕاگەیاندن هەتا ئێستاش لە دنیاە بەحس و توێژینەوەی زۆر لە ئارایە نەتیجەی زۆر تازەتر خەریکە بەدەستێت لەسەر کاریگەریەکانی زمانی ڕاگەیاندن لەسەر کۆمەلگا و لەسەر تاکەکان یعنی کە تاکێک لە مناڵیەوە یاخود چەند ساڵێک کۆمەڵێک دەستەواژە و کۆمەڵێک دەربڕینی ناخۆش و ناشرین و ڕقاوی بەرامبەر بە یەکتری بینی حتمما لە ناو ناخیا ڕەنگایەتەوە چونکە زمان ڕاستە و خۆ پەیوەندی بە تەکوینی کەسایەتیمانەوە هەیە ڕاستەخۆ کە ئێمە گوێ ئەگرین ئەو زمانە ئەبێ بە بەشێک لە کولتوری ئێمە چونکە زانایانی ئەنترۆپۆلۆژیا باز لەوە ئەکەن ئەڵێن مرۆڤ هەر لە لەدایک بوونیەوە یەکسەر ئەو کولتورێک کە لە کۆمەلگایە هەیە دەست ئەک بە وەرگرتنی ینی ئەڵێن لەگەڵ شیری دایکیا کولتور وەرئەگرێ بەچی وەری ئەگرێ بە زمان مناڵێک ناتوانێت قسە بکە لە مناڵیە بەڵام ئەتوانێت ببیستێ ئەو بیستنە ئەو دەستەواژە و دەربڕینانە کەڵەکە ئەبن لە نستی ئەو مرۆڤەیە بۆ یە کە چەند ساڵێک بە بەردەوامی ئەو مرۆڤە کۆمەڵک دەستەواژە و کۆمەڵک مەفهوم و مانە ئەبیستێ ئەبێ بە بەشێک لە ژیان ئەو کاتە کەواتە زمان پێکهێنەری تاکەکانی کۆمەلگایە کە لە کۆتایی و کۆمەلگایانە سلوک و هەڵچوو کەوتیان بە پێی ئەو کولتورەیە کە ئەوان وەریانگرت پێ دوایە ئەمە بەرەو ئێمە بەرەو ئایندەیەکی ترسناک و خراپمان ئێمە نەقدی ڕابردووکەین زمان سەری کێشاوە بۆ
تەسفی حساباتی جەسەتی بۆ خوێن ڕشتن بۆ براکوژی بۆ شەڕی ناوخۆ یعنی ئەگەر ئاوا بێ ئەگەر ئەوەش بوو مۆدیێلە و تایپی ڕابردوونەوێ بە شێوازێکی دیکە هەمەترسیە بێت لەسەر ئایندەی ئاسایشی ناوخۆی هەر زۆر بە دڵنیاییەوە بوویەتی و ئەشی بێ چونکە زمانی ڕاگەیاندن یاخود ئەو شێوە زمانی گفتوگۆ و حیوارەی کە ئێستا هەیە لە کوردستانە ئەگەر ئاوا بەردەوام بێ ئاسایشی کۆمەڵایەتی بێگومان ئەکەوێتە مەترسیەوە خەڵکەکان هەردا بەش ئەبن جیلی داهاتوومان لەسەر ئەوە پەروەردە ئەبێ یعنی بەڕاستی من پێم وایە کە بێ کەناڵی ڕاگەیاندن بە تایبەتی پسپۆڕی زمان و پسپۆڕی بواری کۆمەڵایەتیان لە پشتەوە بێ لە کاتی قسەکردن لەسەر بابەتێک لە کاتی دەربڕینەکانیان لە کاتی سیاغەکردنە چونکە دوجار ئەم پەیامە زۆر بە ئاسانی ئەگاتە گوێی هەموو تاکەکانی ئەگەر سیاسەتی هێزی ئایدۆلۆژیای لە پشتەوە بێ ئەمە ئایا چارەسەرەوەک خۆشتان وتان پێشتر یعنی هێزێک چۆن وتی بۆ زانکۆکان سیاسەتێکی بان زانکۆیی هەیە ئەمانیش هەمووی سیاسەتی هێزێکی ئایدۆلۆژیان لە پشتەوەەوە بۆ گەرمکردنی ململانەکان ئایا ئەمە چارەسەرە بێت ئەم دۆخە بەم شێوەیە بێگومان خراپە بەڵام ئەگەر هات و کەسی پسپۆڕ لە پشت داڕشتنی ئەو گوتارانەوە بێ کە لە ڕاگەیاندنەکانەوە پەخش ئەکرێ بێگومان هەر هەمان ناوەڕۆک بەڵام بە زمانێکی تر دەتوانی دەری ببڕیت یعنی ئەکرێتەوە هەمان ڕەخنە بگری بەڵام شێوەی دەربڕین و گەیاندنی گوتارەکەت شێوەیەکی تر بێ لەبەرەوە زۆر زەرورە کە جارێکی تر گوتاری ڕاگەیاندن و گوتاری دەربڕین و ڕەخنەگرتن سەر لە نوێ سیاغە و داڕشتەی بۆ بکرێت من ماوەی بەرنامەکەم تەواوێکە دوا قسەت بکەیت لەسەر زمان وەک کەرەستەی زبری ململانەکان لە هەرێمی کوردستان بە کورتی ماوەیەکی کەمتی دوا قسەی من ئەوەیە زمان بێلایەن و محایدە ئەوە دوجار ئێمەین کەوا معنای پێبەخشین دوجار ئێمەین کەوا بارگاوی ئەەکەین چ بە ڕق بێت چ بە ئاشتی و ئاسایشی کۆمەڵایەتی بێ با ئێمە گوتارەکانمان دەربڕینەکانمان بەو شێوەیە بێ کە بە ئاراستەی ئیجابی بڕوە. سپاس دکتۆر من دوا قسەی خۆت بە کورتی. وڵات دوا قسم هەر ئەوەیە بەڕاستی من قەنەعەتم نییە بە ئیرادە بتوانین ئەم شتە چاک یعنی مەسەلەن ئیرادە بکەین چێ ئیرادە بکە لە مجتمعەیە واقعەکەیە بینین چێ ئیرادە بکە بۆ زانکۆ ئیرادە ناکە لە زانکۆ باشتر دەسەکەوێ ئەگەر قیاسیکە بەوەن بۆ ئیرادە ناکە لەبەری زانکۆش بۆتە بەشێکی تابع بۆ سیاسەتی حیزبایەتی بۆ ململانەکان ئێستا زانکۆ بەشێکە لە ململانەکان بەشێکە لەو ماکینەی خۆی مشکلەیە ئەسڵەن بەشێکە لە مشکلەکە مەسەلەن تۆ ناتوانانی داوای ئەوە بکەی کە ئەمە معنایەوە نییە نقطە لەسەر هەموو شتەکان دانێم بەڵام ئەمە ئاگادارکردنەوەیە خەتەرە ئەم واقعە بەردەوام بێ وایە ئێستا زانکۆ تعلیم تربیەت سەقافەتت هەموو شتێک مەسرحەت سینەمات ئەدەبت هەمووی خازعە بۆ مەفهومە حیزبیەکان و سەیترە حیزبیەکان. زۆر سپاس بۆ دکتۆر هێمن مەجید توێژەر لە بواری ڕاگەیان و مامۆسای زانکۆ سپاس بۆ دکتۆر ئیسماعیل سەیدی براهیم بەرزنجی توێژەر لە زمانی ڕخنەی ئەدەبی و مامۆسای زانکۆ دووبارە بەخێربێنەوە بۆ سودوی بەرنامەی سۆراغی مێژوو. سپاس بۆ تۆش. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی سۆراغی ئەم جارەتە سۆراغێکی تر بەخۆی گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ.